گاڵتەکردن وتمان صفەتی ئینسانی بێباوەڕ و کافرەکانە. خوای تەعالی لە قورئانە فەرمێ زویینە للذین کەفەروا الحیاة الدنیا ويسخرون من الذين آمنوا والذين اتقوا فوقهم يوم القيامة. خوای تەعالی فەرمێ ژیانی دنیامان ڕازانۆتەوە بۆ ئینسانی بێباوەڕ. ئینسانی بێباوەڕ هەرچی بڵێ ئەیڵێت، سنووری نییە، ئەو حرام و حەڵال لای ئەو نییە. هەرچی بیخوات ئەیخوات، هەرچی بیەوێ بیخواتەوە ئەیخواتەوە، حرام و حەڵال لای ئەو نییە. هەرچیە لەبەرکە ئەیکاتە بەر، هەنگاو بۆ هەر شوێنێ بنێ ئەینات، ناگەڕێتەوە لێی. بەڵام ئینسانی مسلمان وانییە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام رأس الأمر الإسلام، رأس الأمر الإسلام واتا سەری هەموو کارێکی تۆ بێ ئیسلام بێت، بگڕێتەوە بۆ ئیسلام. ئەمەوێ بڕۆم ناتوانی بڕۆیت، حرامە دانیشە. ئەمەوێ نەڕۆم نابێت، ئەبێ بڕۆیت، کەواتە ئیسلام سنووری داناوە. ئەمەوێ بیخۆم ناتوانی بیخۆیت، حرامە دانیشە. ئەمەوێ نەیخۆم ئەبێ بیخۆیت. لە ئیسلامە ئەوە حرامە، ئەوە حەڵاڵە، ئەوە واجبە، ئەوە سنەتە، ئەوە مستحەبە. بەڵام لای کافر و بێباوەڕەکان ئەوە نییە. ئەو جا خوای تەعالی فەرمووی وەیەسخەڕوونە من الذین ئامنوا. بێباوەڕان و کافرەکان مسلمانان زۆر بەکەمەزانن، زۆر گاڵتە بە مسلمانانەکەن، گاڵتە بە دینەکەمانەکەن، گاڵتە بە ڕیش و سیمامانەکەن، گاڵتە بە جلوبەرگمانەکەن. ئافرەتێک حیجاب لەبەر بێ گاڵتەی پێەکەن، کاریکاتەری لەسەر دروست دەکرێت، یان فڵانە کەس ڕیشی هەیە داعشە و کاریکاتەری لەسەر دروستکەن. بۆیە زۆرێک لە مولحید و لە منافقەکان کاتێک ئەم فئە ضالەی کەوا هاتە وڵاتی ئێمە، ئەم ڤایرۆسە، ئەم تەکفیریانە کە ئیسلامیان ناشرین کرد، کە پێشتر نەیانەتوانی قسە بە ئیسلام بکەن، بەڵام ئێستاکە ئەو سنوورەیان بۆ خۆیان شکان، ئەی قۆزنەوە بۆی گاڵتە بە ئیسلام بکەن، تەمسیلی لەسەر ئیسلام دەربکەن، فلیم لەسەر ئیسلام و مسلمانان دەربکەن، وا نیشانی خەڵک دەن کە مسلمانان هەمووی تیرۆریستە. گاڵتە جاری بە مسلمانان، بە دینەکەمان، بە قورئانمان، بە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام، بە بەهەشت و بە دۆزەخ. بەڵام بەداخەوە یەکێکش ئەمە بکات کە مسلمان بێت. هەر کەسێک گاڵتە بە ئاینی پیرۆزی ئیسلام بکات، بە جوزئیاتێک، بە شەعیرەیەک لە شەعایری ئیسلام، گاڵتە بە سیواک بکەی پێی کافرە بیت، گاڵتە بە حیجابی ئافرەت کەی پێی کافرە بیت، گاڵتە بە ڕیشی مسلمانان کەی پێی کافرە بیت. کەسێک دێتە سەر شاشە خۆی بە مسلمان بزانێت، بە چاوی خۆم بینیم گاڵتەی بە فەرمودەکانی پێغەمبەری خواکە عەلەیهی الصەلاة وەسەلام. لە کاتێکدا لە خوارشەوە نووسراوە ڕووناکبیر و ڕۆشنبیر و کەسایەتیشی مسلمان و لێهاتوش بە بەرجێکی ئیسلامی لێتە سەر شاشە، ئەڵێ جەهەنەم ئەسڵ و ئەساسی نییە، مە مەجازە، حەقیقی نییە. ئەڵێ دەگە بڵێ جەهەنەم هەیە، ئەوە نییە. ئەگەر بڵێ نییە، ئەوە هەیە. ئەمە گاڵتەکردن نییە بە عەقڵی مسلمانان، ئەوە شعوری ئینسانی مسلمان بریندارکردن نییە. لە کاتێکدا قەناتێکی زۆر زەبەلاحش بێنێتە سەر شاشە لە ئیعلامە پێشانی خەڵک بدات بۆ ئەوەی شک و گومان لە دڵی مسلمانان دروستکات، کەسێکی ڕێوی، ئەمە بەڕاستی مای قبولکردن نییە، بەڵکو خۆت پێی کافرە بیت. خۆ منافقەکان ئەوەنیان نەوت خوای تەعالی ئاەتی لەسەریان داگرت. والله